بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، قوتابیانی خۆشەویست، مسلمانانی عزیز، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێت. ئەمڕۆ لە ڕۆژێکی جیاواز داین کە یادی مەولود و لەدایکبوونی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان 18 ساڵ لەمەوبەر پرۆژەی دۆستانی محەممەدمان صلی الله عليه وسلم ڕاگەیاند. ئەم پرۆژەیە توانیمان ڕێباز و بیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگەێنینەوە بە زانکۆ و پەیمانگا و ئامادەیەکانی وڵاتەکەمان و گەنجان و قوتابیانی وڵاتەکەمان ئاشناکەینەوە بە مێژوو ژیانی پێغەمبەر و صلی الله عليه وسلم و هاوڵەکانی. بۆیە خۆشەویستان، ئەم پرۆژەیە تا ئێستا بەردەوامە و خزمەتەکانی خۆی پێشکەش دەکات. بۆ بەرزڕاگرتنی ئەم یادە بەرز و مەزنە، چالێنجی ئەم بەڕێز و خۆشەویستانە دەکەم کە سڵاوت بنێرن بۆ دیداری ئەم زاتە بەرز و مەزنە، تەواوی ئەندامانی مەکتەبی سکرتاریەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان، بۆ ناردنی سڵاوت بۆ دیداری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد.